بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامی لەگەڵتان بۆ شرۆڤەکردنی چەمک و واتای ڕووناکبیر و پێگەی ڕووناکبیر لە کۆمەلگای کوردیدا. بەڕێز دکتۆر جعفەر باسیەوەت کرد کە نابێ بە سیاستکردن بە حرام بزانین بۆ ڕووناکبیر، بەڵام ئەگەر ڕووناکبیریش بە هەمان میکانیزم و دید و مێنتالیتیت و سایکۆلۆجیەتی سیاسیەکانەوە خەریکی سیاست بیتر مەسەلەن ڕووناکبیری چی با هەر پێی بڵێن سیاسی باشترە. بەڵێ وەزیفەیان ڕەنگە جیاواز بێ، ڕەنگە ئەرچیان جیاواز بێ. لە وڵاتی ئێمەدا ئێمە ئەگەر لە واقعی کوردی قسە بکەین، ئەمەی کە سیاست دەکات حیزب سیاست دەکات و حیزب سیاست ئاراستە دەکات. ئەمە باگراوند و فەلسفەی سیاسی حیزبە بە جۆرێک لە جۆرەکان ناو گەمەکەری سەرەکی ناو سیاسەتی کۆمەڵگایە و لەناو ئەم حیزبانەشدا ڕووناکبیر هەیە. تۆ ناشێت لەبەرەوەی ئەمە حیزبێکی دیاری کراوە سیاست دەکات، بەڵام دوجار ئەوەی کە من دەڵێم سیاستکردن بۆ ڕووناکبیر بڤە نیە، حرام نییە، مشارەکەکردن لە حیاتی سیاسیدا و کارێکی دروستیشە، لەبەر ئەوەی بۆی سیاست بەلاڕێدا نەبرێت. لەبەر ئەوەی تۆ دەبینی لەبینی دووشتدا جیاوازی بکەین ئێمە کاتێک لەناو حیزبدا کاتێک لەناو حیزبدا ڕەئی قەمع دەکرێت، ئازادی قەمع دەکرێت، جیاوازی دەکوژرێ، هەرچی ڕووناکبیرە بێتە دەنگ، هەرچی ڕووناکبیرە بازدا بەسەر مەسەلە ئایدۆلۆژیەکاندا، بەسەر مەسەلە سیاسیەکاندا، بەسەر مەسەلە حیزبیەکاندا، لەو نقطەیەدا لە بەرامبەر ئەم ئایدۆلۆژیایە، ئەم سیاسەتە، ئەم حیزبە، ئەم ئاراستە، ئەم تەوەجوهە فکری خۆیدا بوەستێتەوە، خۆی بەستم حیزبەکەیەتی جا ئەلفە با جیمە هەر کەسێکی لە زۆر باشە. بەڵام بەڕستان باسیەوەکەن بڵێ مشارەکەی سیاسی بۆ ڕووناکبیران تا ڕادەیەکی زۆر پێویستە لەبەرەوەی تا ڕادەیەک ئەم حیزبانە بە ئاراستەیەکی ستەمکاریان نەڕۆن. مەبەستم وەیە لە سەرەتاشەوە هەر پرسیمەرجنی باڕاستی ستەمکاری نەڕۆن، بە ئاراستێکی خراپانە ڕۆن، بۆی باڕاستی باشتری دابن، بە ئاراستەی باشتری دابن. بەڵام مەبەستم وەیە لە سەرەتای قسەکانەوە تاوەکو ئێستا ئێوە مەسەڵەن ڕووناکبیر وەکو فریشتە وەکو شتێکی ناسک پێناساکەن. باشە پرسیارە ئێستا ڕەنگە لە لای خەڵکە بێ باشە ئەگەر ڕووناکبیرەکە ئینتیهازی بوو، ئەگەر ڕووناکبیرەکە پاوان خواز بوو، ئەگەر ڕووناکبیرەکە ئیستیغلالی فورسەی کرد و بەعکسەوە حیزبەکەشی کرد بە قوڕاو بۆ ئاراستەیە بردی کە بە ئاراستەی سیاست بازی و شەیتەنەتی خۆیان بردی چی بکەن. زۆر دروستە، زۆر لە فکرە هەرە ترسناکانی دنیا، پڕمەترسیەکانی دنیا، فکری وەکو نازی، فکری وەکو فاشی، فکرە تۆتالیتاریەکان، سیستەمە شمولیەکانی دنیا هیچیان ئەوە نیە معرفەیەکی لە پشتەوە نەبێت، هیچیان سیستەمی سیاسی بێ ڕووناکبیر نین، هیچ شۆڕشێکی چاواشە نییە لە دنیادا معرفە و ڕووناکبیری لە پشتەوە نەبێت. واتە ڕووناکبیر چەند دەتوانێت ئیجابی دەور ببینێ لەوەی شۆڕشێک بە ئاراستەیەکی ئیجابیدا بە هێندەش دەتوانێت دەور بینێ بۆی شۆڕشێکی چاواشە بە چەند دەتوانێت تەنزیر ئەفهوم دەکەیت تەنزیر بۆ فکری فاشی بۆ فکری نازی بکە لە سەردەمی هیتلێر و لە سەردەمی مۆسۆلینیدا باشە چەند بۆ تەنزیری بۆ کۆمۆنیزم و کۆمۆنیزم بۆ مانایی کە لە چوارچێوێکی بەرتەسێکدا بە شێوەیەکی شمولی بۆ دنیا دەڕوانێت چەند تەنزیریان بۆ ئەمە کرد، چەند پشتیوانی لە ستالین کرا، هێندەش دەتوانن بە دیوەجوانەکەیدا مامەڵە ڕووناکبیرەوەکەی هەیە. دەست خۆش ئوستاز، ئێستا کورد خاوەنی کۆمەڵێک ڕووناکبیرە کە نەهێڵە هەم حیزب و دەسەڵاتی سیاسی کوردی بە ئاراستێکی فاشیانەیە بڕوا، هەم خۆشی ئەگەر لە ناویدا بوو لەو کایەیە کاری کرد خۆی بە ئاراست ئینتیهازیانە تەسەڕفات نەکات و خۆی حیزب و دەسەڵات بەم ئاراستەیانە بە. سەرەتا من بەڕاستیەکی کۆمنتێکم لەسەر قسەکانی کاک جعفەر هەیە، بە قسەیەکی جیلدیڕۆز دەست پێکەم. جیلدیڕۆز دەڵێ ڕووناکبیر نابێ حیزبایەتی بکە نەک سیاست، چونکەوە دوشتی جیاوازم لێک نابێ حیزبایەتی بکە، واگەر حیزبایەتی کرد ئەبێت لە پێگەی بڕیاردان نابێ سەرێم حاڵەتە بکە. ئەم قسەیە لێکدانەوە هەڵەگرێ بەڕاستەکەی وە لێکدانەوەی کە ئەو بەیەکە ئەگەر ڕووناکبیر هات و حیزبایەتی کرد وەگەر پاشکۆ بوو بەڕاستەکەی ئەوە کارێکی زۆر غەریبە کە ڕووناکبیر عادەتەوەی کە حیزبایەتی دەکا مەرج نییە ڕووناکبیر بن بەو پێناسانەی کە بینیمانە، بەڵام کاتێ ڕووناکبیر کە حیزبایەتی دەکاوە لە پێگەی بەرپرسیارەتیدا نابێ دەبێ بە پاشکۆی کەسانێک کە ڕەنگە ئاسی ڕووناکبیری و ئاسی تێڕوانین و ئاسی تێگەشتیان نە لە سیاست و نە لە دنیا و نە لە واقعی کۆمەڵایەتیش بۆ ئاسی ڕووناکبیرەکە نەبێتەوەتە ئەمە هەر لێرەدا لە پلەیەکەمە ئەگەر ڕووناکبیر هات و حیزبایەتی کرد و لە پێگەی بەرپرسیارەتیانە بوو من پێم وایە بەشێک لە شوناسی ڕووناکبیری خۆی ئەدۆڕێنێ. ئەگەر لە پێگەی ئەوا بوو ئەگەر هات و ڕووناکبیر چووە پێگەی بڕیاردانەوە یان لە ئاسی بڕیاردانە دیسان هەمان دەزانین کاری حیزبایەتی کارێکی زۆر جوار نییە و کارێکی بێلایەنانە نییە، کارێکە بارگاوی کراوە بە
تموح و بە سەبجەکتیڤێتی بە زاتیەت و بە خودپەرستی و بە مەسالیح و بە بەرژەوەندی و کارێکە زۆربەی کات دەبێت درۆی تیادا بکرێت بۆ ئەوەی ڕاستیەکان بشارێتەوە و چونکە هەمیشە دەزانین بەرژەوەندیەکانی حیزبایەتی زۆر جار پێویستی بە جۆرێک لە تاکتیک و سیاست وایە کە ئەوە لە جیهانی جوانی ڕووناکبیری پێ دوانی ئەم دیدەیتەوە بۆ حیزب دیدێکی زۆر لۆکاڵیانەیە بۆ نمونە لە ناو مجتەمەعێکی زیندووە کە هەر تاکێک بەقەدەر ڕووناکبیر و فەیلسوفێکی دنیای دواکەوتوەزانە ڕەنگە حیزب ئەسڵ ئەو شوێنە بێ کە بە جەناب باسێک بڵێ ئەیزانین بۆ نمونە لە ئەگەر سەیری وڵاتێکی وەکو ئەمریکا بکەی بۆ نمونە کە دوو حیزبی تێدا ڕەنگە بە دەیان ڕووناکبیری تابێ بەڵام سەرنجام ڕووناکبیرێکی گەورەی وەکو چۆمسی لە دەرەوە دەوەستێت و مووقعی کە بە ڕووناکبیری یەکەم حسابە مووقعی ڕەخنەگرتنە لە هەمووان دەبەرەوە من پێم وایە ئەو دیدەی من دیدێکی لۆکاڵی نییە بە قەرەوەی کە دیدێکە مەسەن لەسەر ئاستی جیهان سێریکە لە ڕووناکبیرە زۆر گەورەکانی ئێستای جیهان بۆ نمونە کامیان دەبینی ئەندامی مەکتەبی سیاسی حیزب یا ئەندامی سەرکردایەتی حیزبێ مەبەستمانەوە نییە کە تۆنی بلێر پیاوێکی ڕووناکبیر نەبووە بەڵام ئێمە دەبێت لێرە دوو حاڵە جا بکەینەوە ڕووناکبیرێکی حیزبی جا بکەینەوە کە بەڕاستی حیزبایەتی دەکاوە ڕووناکبیرەکەی بووە بە ئامرازێک لە پێناوی حیزبایەتیکردن و بەرژەوەندی حیزبایەتیکردنیە و ڕووناکبیرێکی کە جا بکەینەوە کە ڕووناکبیرێکی ئۆرگانیار ئەو ڕووناکبیرە ڕەخنەگرێت لەسەر کۆی دیاردە و جونگەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی اینجا گەر لێرەوە بینەوە بۆ ئەو پرسیاری کە جەنابەت باست لەنە واقعی کۆمەلگای کوردەواریە ئێمە لە ڕاستیدا دەبێت سێری ئەوکەین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە جیاوازیەکی گەورەیە لە کۆمەلگاکانیکە ژیانی حیزبایەتی و سیاسی کە لە کوردستانە دەستی پێکردووە لە سەرتاوە دەبێت بزانین لەلایەن کێوە دەستی پێکردووە کە بگەڕێن و بۆ کۆنتترین بزوتنەوەکان نەتەوەی کورد لەلایەن ئاغا و شێخ و مەلاکانەوە ئەوانەی کە خوێندەوار بوون و ئەوانەی کە لە مزگەوتەکان خوێندویانە کە جۆرێک لە ڕووناکبیریان بووە ئەوانە سەرکردایەتی بزوتنەوەکانیان کردەوە ئەوانە ئەو کەسانە بوون کە ڕابەر بوون لە کۆمەلگا معنایەوە لە کۆمەلگای کوردیا هەر لە سەرتاوە جۆرێک لە تێکەڵاوبوونێک هەیە لە نێوان کاری حیزبی ناوەنی کاری سیاسی ناوەنی لەگەڵ کاری ڕووناکبیریە هەتاکو ئێستاچی لەگەڵا بێ هەموو حیزبانی کە لە کوردستانان ئەوانەی کە سەرکردایەتیان کردو ئەوانی کە دایان بەخێر شکاوەتەوە بۆ سیاسەتیش و بۆ کای ڕووناکبیریش بەداخۆ من پێم وایە بۆ هەردووچیان بە خراپ شکاوەتەوە چونکە هەم ڕووناکبیر شوناسی خۆی ون کردووە لە نێوان ئەوەی کە حیزبی و سیاسیە یان ڕووناکبیرە هەم سیاسیەکەش خۆی هەندێک جار مەسەلەن دەبینی سیاسی بەڵام سیاسێکی ڕووناکبیریش نیە لەبەرەوەی لە تەنیشتەکەی ئەم ڕووناکبیردانیشتووە لە تەنیشتەکەی ئەو ڕووناکبیردانیشتووە هیچ کامیان نازان شوناسی ڕاستەقینەی خۆیان کامباشەکەواتە وەڵامی پرسیارەکەم چیە ئێستا ئەو ڕووناکبیرە کورد بۆ نمونە ئێستا خاوەنی کۆمەڵە ڕووناکبیرەکە بۆ نمونە تا ڕادەیەک هەست بە ئیتمێنانێکی دەرونی بکە مەسەڵەن بڵێ من کۆمەڵە ڕووناکبیرم هەیە بۆ نمونە ئەگەر بچێتە ناو حیزبەوە نایڵێم حیزبە بە بابی استبدادا بڕابە ئەگەر لە دەرەوەی حیزبیش بێ خاوەنی دیدێکی مۆزوعی و عەقڵی و ویژدانیە کە نەبێ بە بووق نەبێ بە دەربار کاکە ڕەنج واقعی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی وای کردووە ئەو ڕووناکبیری کە لە دەرەوەی حیزبە ژمارەیەکی زۆر کەمە مەرجنیە ڕووناکبیرەکە ڕووناکبیری حیزبی بەڵام بەشێکی زۆری ڕووناکبیری پاشکۆیە یا ڕووناکبیرێکە کاک هەڵکەوت باسی شتێکی کرد سەرەتا باسی ذاتی بوون و مۆزوعی بوونی ڕووناکبیر ئەو ڕووناکبیرەی کە زیاتر دەبێتە ڕووناکبیرێکی سیاسی دەبێتە ڕووناکبیرێکی زیاتی چونکە زیاترین ئامانجەکان لە سیاستکردنی ڕووناکبیرە من پێم وایە ئامانجی زیاتین زیاتر لەوەی کە ئامانجی مۆزوعی بن هەر ئەمە شوامان لێ دەکا کە بڵێن کورد لە ئێستاداوە لەو چرکە ساتی کە ئێمە تێدا دەژین کۆمەڵی ڕووناکبیری هەیە بەڵام ڕەنگە تاکوتەرایەکی ڕووناکبیرێ بێکە لە دەرەوە خۆی ڕاگرتووە بە شێوەیەکی زۆر محدود بەڵام بەشێکی زۆری یان ڕووناکبیری حیزبیە یا ڕووناکبیری پاشکۆی حیزبەوە پێی وایە کە دەتوانێت لە دوای حیزبەوە لە تەنیشت حیزبە زۆر شت بکاوە ناتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ باشە مامەستا پرسیارێکە لێرەدا بەس بە کورتی وەڵام بەرەوە مەسەلەن پاشکۆبوون و پاشکۆ نەبوون ئازادی و سربەخۆی پێ وایە ئەم تەسمیانە مەسەلەن حاڵەتی فیزیکی تەحدیدیەکە بۆ نمونە ڕەنگە کەسانێک هەبێ لە ناو حیزبێکا بن بەڵام بیرکردنەوەیکی زۆر ڕادیکالیان هەبێ بەڵام ڕەنگە کەسانێک هەبێ لە دەرەوەی حیزب بێ وجودی فیزیکی نەبێ مەعاشی نەبێ ئەندام نەبێ لە ناو حیزبێکە بەڵام بیرکردنەوە و دنیابینیەکەی زۆر ئاواهیە پێدوانە پێویستە ئەم مەفاهیمانە پیا بچینەوە بێگومان ئێمە ئەبێ بە هەموو ئەو شتانەیە بچینەوە لە چڕنواگەیەکەوە یەکەم من پێم باشە ڕۆشنبیر کە ئەندامی حیزبە لەگەڵ ڕۆشنبیر کە ئەندامی حیزب نییە یەکەم جارجاری ئەم دوانە جیاب بکەینەوە لە یەکتری چکە من پێم وایە هەر ڕووناکبیرێ بوو بە ئەندامی حیزب
بمانەوێت نەمانەوێت محکوم دەبێت بە استراتیجیەت و تەکتیک و هەڵسو کەوت و ڕێبازی ئەو حیزبە سیاسیە و چەند بیرکردنەوەی معرفیانەشی هەبێ لەوانەیە حیزبەکەی لە دەربڕینە ئەگەر حیزبی دیموکراتیش بێ چونکە حیزبە دیموکراتیەکان بۆ خۆشیان لە بڕیاردانە محکومن بە تێڕوانینی زۆرینە و کەمینە واتە ئەگەر بێت و بیرۆڕایەکی زۆرینە لە ناو حیزبێکی دیموکراتیدا زاڵ بێ کە بێ ئاڕاستی ئیشکردنی ئەم حیزبە لەم قۆناغەدا بەم شێوەیە بێ ئەو ڕووناکبیرە ناتوانێت لە دەرەوەی ئەوە ینی مامەڵەیە بکە لەبەرەوەی ئەندامی حیزبە ئەبێ پابندی تێڕوانین و استراتیژی و تەکتیکی ئەو حیزبە بێ ئەوەی کە لە دەریشەوەی وەکو جەنابێ وتە من پێم وانێ ئەو ڕووناکبیرانی کە لە دەرەوەن بەسمەوە بە قسەیەکی کاک عەتاوە هەموو خەڵکانێکن بە دەرن لە تێڕوانینی تەسکی حیزبەتی لەبەر هەندێک خەڵکی ڕووناکبیرە لە دەرەوەی حیزبە بەڵام بیرکردنەوەیکی حیزبیانەی تەسکە یعنی واتە بۆ خۆی لە بری ئەوەی خاوەنی ئەو دیدگایە بێ وەکو دکتۆر وتی کە گلۆبال بیر بکاتەوە لەگەڵەوەی کە لۆکال بیرەکاتەوە گلۆبال بیر بکاتەوە ئەو زۆر لە لۆکاڵێ کەش تەسکتر بیر دەکاتەوە و ئەو دێنێ بە ئەدەواتێ مامەڵە لەگەڵ هاوپیشەکانی خۆیان دەکات یا ڕووناکبیرەکانی ترا دەکات کە هەندێک جار لەوانەیە تێڕوانین و دەربڕینی سەدەکانی ناوەڕاست قبولی بکە نەک لەم قۆناغەدا بۆ نمونە ڕووناکبیر هەبوو لە سەردەمی ئەو توندوتیژی و بڵێن وەزعی کە لە کوردستانە ڕوویدا ینی گەیشتە ئەو ئاستەی کە بڵێ بەردێکی سەرا وسڵخانەیە یعنی ئەم تێڕوانینە بەردێکی سەرا یعنی شوێنێ بۆ ئەوەی ئەو کەسەی نەچێتە سەر مایکرۆفۆن و نەچێتە بەردەمی جەماوەر و جەماوەر پیرۆز نەکات لە ڕوانگەیەکی پۆپۆلیستیەوە یعنی تۆ واتە ڕووناکبیر نیت واتە تۆ کەسێکی ئیلتیزامێ لە دەستداوە خیانەتت کردووە پاشکۆی دەسەڵاتیت ئەم تێڕوانینە کاتێ ڕووناکبیرە یا چەند ڕووناکبیرێ پیادەی دەکەن ئەمە بۆ خۆی بەجێهێشتنی ئەرکەکانی ڕووناکبیر خۆیانە و ئەمە جگەلەوە و ئەو ڕووناکبیرانە کاتێ هاتوون دەخالت لە سیاسەتا دەکەن بە ئەدەواتەکانی معریفە دەخالەتیان کردووە و کاتێ لە معریفەیە قسەیان کردووە بە ئەدەواتەکانی سیاست مامەڵیان لەگەڵا کردووە زۆر باشە بە کورتی بەس وەڵامی ئەم پرسیارم بەرەوەی تر کاتی ئامادەبووانە پرسیار بکەن لەسەر قسەی بەڕێزان چ کۆمنتێکت هەیە هاوکات پێ دوایە مەسەلەن بە تەواوی فەزای ڕووناکبیری ئەمە ئاوا خنکاوە لە ناو حیزبەتی و سیاسەتا من ئەگەر دەرفەت دەی من سراحەتەن حیزبەتی و سیاست وابزانام بێگومان ئەمەی کە لە وڵاتی ئێمەدا ئێمە واقعەک هەیە ئەمەی کە سیاست دەکە حیزب ئەمە هیچ مەجای تێدانیانی یعنی ڕووناکبیر نییە هەر حیزبێکا و ڕووناکبیر کایەکەن لە دەرەوەی ئەمە ئێستا ئەمە تەستی بدەکەین ڕووناکبیر لەکوێ ئێمەدایە تۆ لە وڵاتێکدا لە وڵاتێکی تەندروستدا من گومانم لەوەدانە هەموو ئەندامێکی حیزبی بەشێک لە ئازادەکانی خۆی لەدەست دەدات لە چوارچەوەی ئایدۆلۆژیای حیزبەکەیدا لە چوارچەوەی جۆری بیرکردنەوەی حیزبەکەیدا لە چوارچەوەی جۆری ڕوانین و ڕوئیای ئەم حیزبەی بۆ کۆمەلگا بۆ ژیانی کۆمەڵاتی بۆ پەیوەندی نێوان هێزەکان بۆ سیاست بۆ ئیدارەدانی وڵات بەشێک لە ئازادەکانی خۆی دەبێت تەسلیم بۆ بکات ئەمە حقیقەتێکە هەمومان ئەطرافی ڕەنگە پێ بکەین بەڵام لە بەرامبەر ئەوەشدا تۆ لە وڵاتێکدا دەژی حیزب یعنی حیزب احتیکاری هەموو شتێکی کردووە یعنی لە وڵاتێکدا دەژی حیزب بە عقلی خێڵ دەیوێنیشتمان بڕێوە بات حیزب لە ڕۆژگارێکدا کە ڕۆژگاری بە تەواوی کەرەستەکانی مۆدێرنەوە بعقلی خێڵ مامەڵە دەکات لەگە هاوڵاتەکانی بعقلی خێڵ مامەڵە دەکات ئەگەر حیزبی کوردی کە حیزب بۆ خۆت زادە و دەرهاویشتەی من دڵنیا بەلەوەی لە کاتێکا ڕات دەگرم کە قسەکان و بۆچوونەکانە مەفهوم بوو بێ بەڵام هیوادارم مۆزوعی ئەساسی ئەمە مۆزوعی خێڵ نییە حیزب نییە ئەزانم حیزب ڕەبتێکی عزووی بە کای سیاسیە و هەیە و سیاسەتیش پەیوەندی بە ڕووناکبیرانەوە بەڵام پرسیارێک لێرە هەیە کە حیزب بوو بە خێڵ کەواتە ڕووناکبیریش لە مستەوای کوێخایە ڕووناکبیر دێت بە جۆرێک لە جۆرەکان تەنزیر بۆ گەورەکردن و بۆ فودانی ئەم عقلی خێڵایەتە دەکات بۆی تەمەنی سیاسی ئەم خێڵی کە لە وێنەی حیزبی سیاسیدا دروست بووە درێژە بچێشێت لە پێناوی خۆیان بێگومان ئێمە ئەوەمان بیر نەچێت ڕووناکبیر تەوزیع دەبێت ڕووناکبیرێکت هەیە ڕووناکبیرێکی پیشەیە لە پێناوی کۆمەڵێک دەستکەوت و ئیمتیازاتی مادی ئامادەیە شاباشی ئاغاکانی بکات ئەمە لە هەموو دنیادا هەیە ئەمە بەس ئەوانن کە لە ناو حیزبەکانە مجتەمەعی ئێمەدا ئامادەبوونێکی بەرچاوی هەیە ئەمە بەس ئەوانن حقیقەت ئەوانن کە لە ناو حیزبەکانە بێگومان لە ناو حیزبەکاندا بە ڕێژێکی ئەجگار زۆر هەنا بە ئۆپۆزیسیۆنیشەوە من نازام من ئێستا ئەگەر دەرفەتم بدەی قسە لەسەرەوە دەکەم لەسەر ئۆپۆزیسیۆن لەسەرەوە ئەگە بێتە سەرەوە ئێدوارد سەعید کاتی کە قسە لەسەر مەسەلەی ڕووناکبیر دەکات ئەم دوو جۆرەی ڕووناکبیرێکی داهێنە ڕووناکبیرێکی گەورە کە کاری داهێنانە کە کاری بەرهەمێنانی فکرە و فکر لە پێناوی بەدیهێنانی ئامانجێک لە خزمەتی مرۆڤایەتی لە خزمەتی ئینسانیەت لە خزمەتی کۆمەلگا لە خزمەتی دیموکراسی لە خزمەتی مەدەنیەت و لە بەرامبەردا ڕووناکبیرێکی ترت هەیە ڕووناکبیرێکی پیشەیە ئەم ڕووناکبیرە پیشەیە لە بەرامبەر ئەوەی کە وابەستەی هێزێکە وابەستەی ئایدۆلۆژیایەکە وابەستەی قەناعەتێکی
سیاسی دیاری کراوە یان حیزبی دیاری کراوە یان شخصیەکی دیاری کراوە دێ کار دەکات لە پێناو ئەوەی ئیمتیازێکی شخصی بەدەست بهێنێ کاری ڕووناکبیری درێژە پێدەدات بەڵام ئەم کاری ڕووناکبیری خزمەت بە چێ دەکات خزمەت بە معریفەی بە بەرهێنانی معریفە ناکات خزمەت بە بەرهێنانی فکر ناکات خزمەت بە جۆرێک لە فکر دەکات بە جۆرێک لە سیاست دەکات بە جۆرێک لە معریفە دەکات کە معریفەی درێژە پێدانی عقلێکی دواکەوتوانەی خیاڵەچیە کە لە شێوەی حیزبدا دوجار خۆی تەوزیف دەکات یاخود خۆی مایش دەکات ئەمەی کە لە ناو معارەزەدا هەیە من گۆڕان قسە لەسەر گۆڕان دەکەم سەراحەتەن ناتوانم بەناوی نوێنەری هیچ هێزێکی تری معارەزە نیمە لە کوردستاندا و نوێنەری بزنەوەی گۆڕانیش نیمە لێرەدا سەراحەتەن من وەکو ئینسانێک کە قسە دەکەم بەڵام ڕەنگە و حەقە بەخۆم دەم کە بە حکمی ئەوەی کە لە ڕێی ئەم لیستەوە چوومە ناو پەرلەمانی کوردستانەوە قسە لەسەر بزنەوەی گۆڕانیش بکەم لە کوردستاندا من بچ بە حاڵی خۆم قەناعەتم وایە حیزب بە شێوەیەکی زۆر ناتەندروست مامەڵە دەکات حیزب ئەرچی حیزبی جێبەجێ ناکات حیزب بە جۆرێک لە جۆرەکان عقلی خێل بەرهەم دێنێتەوە مەبەستە لە لێرە بۆم ئەگەر ئیجازە حیزب مەبەستە بۆ نمونە فەزای حیزبی و مێنتالیتەیەتی حیزبیە بە ئۆپۆزیسیۆن و پارتیوێکێتەوەیە بەس مەبەستە پارتیا بەستم حیزب دەسەڵاتدارەکانەوەی کرد لە کوردستاندا حکمڕانی دەکەن جا ئێمە دەکرێت تا قسەی ورتری سەر بکەین حیزب لە کوردستاندا وەلای شخصی بەرهەم دێنێ دیوەخان وەلا بۆ دیوەخان بەرهەم دێنێ حیزب جارێکتر لە کوردستاندا نیشتمان دابش دەکاتەوە حیزب جارێکی تر لە کوردستاندا ئیرادەی ئینسان دەکوژێ پێکهاتی کۆمەڵە تەرکیبەی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی ئینسان تەشویه دەکات لە ڕێگای چیەوە ئێمە هەمومان لە کوردستاندا زۆر باش یەک دقیقە ئیجازەم بدەیت ئێمە هەمومان لە کوردستاندا پێمان وابوو بەعز بە جۆرێک کاری کردووە لەسەر تێکشکاندنی ئیرادەی ئێمە پێویست بوو لە دوای ڕاپەڕینەوە هێزە سیاسیەکانی ئێمە کە دێنە سەر حکومڕانی لە ئەلفیەوە تاوەکویەی هەمویان یەکێک لە سەرنجەکانیان بریتی بوو جارێکتر بریتی بێ لە دروستکردنەوەی ئەم تاقەیە بریتی بێ لە دروستکردنەوەی ئەم سامانە مرۆیە لە کوردستاندا بەڵام جارێکی تر بە ئەسلوبێکی تر بە شێوازێکی تر بە زمانی کوردی ئەم تاقە ئینسانی جارێککە ژێر پێخرایەوە جارێککە میرادە تێکشکێنرایەوە بەڕاستی من لێرەدا ناچارم دەکەی ڕات بگرم لەبەرەی ئەوەنەی کە شەرحی حیزبم بۆکەی شەرحی ڕووناکبیرم بۆ ناکەی پرسیارێکی کورت و ڕوون و مختصر و ڕەوانم کردووە مەسەڵەن هەموو ئەو ڕووناکبیرانەی کە مەسەڵەن قەنەعەتیان بە یەکێتی و پارتیە ڕەنگە ئێستا ئەوانیش تۆ چۆن واڵی ڕەنگە ئێستا مەسەڵێکی و پارتیەک لەسەر مێزی بەرنامەکەم وایە کە ناباڵانسیەکی تیان نەمهێناون لەبەرەوە ناچارم قسە بکەم لە بریاوان لەوانەیە ئێستا بیان و تایەکەتی و پارتی میکانیزمی گۆڕانکاری ڕیشەی و جەوهرین لە کۆمەلگای کوردیا ئەو ڕووناکبیرانەی کە لەگەڵان هەمووی بە پێچوانەی قسەکانی جەنابتەوە من ئەمە کاری من نییە بەڵام پرسیارێکی جەوهریم کرد هەموو ئەو ڕووناکبیرە حیزبیانەی کە لەگەڵ پارتی وێکێتیان ئەمانە هەمویان خەریکی شاباشی ئاغاکانیان و هەمویان خەریکی پاراستنی وەزعی قائمن ئەوانەی کە پرسیارم کرد کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنان ئەمان هەمویان کاکەرەنج بۆی قسەکان وەک خۆی بگات من قسم لە ڕووناکبیری پیشەیە کرد تم لەناو حیزبە سیاسیەکانی کوردستانیشدا ڕووناکبیری پیشەی هەیە ئەوان بەشێکن یعنی بەشێک لەم ڕووناکبیرە پیشەیانە باشە ئەوە تۆ نەوەتەوە من پرسیارەکەم بۆ نمونە پرسیارش من ویستم ڕووناکبیرەکانی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنانە لە تعریفەکانی گرامشی و لە تعریفە گەورەکانی ڕووناکبیرە چەند مەبەستەمەوە ئەمانە بۆ نمونە کائینێکی معریفین مەسەڵەن لەسەر و جەماوەر و مشکلە و قەیرانەکانەوە بیرەکەن دیدێکی تەواو معریفی ئەبستراکت و دڵسۆزانە و ویژن و ڕوئیایەکی دووربینانیان ئەم دیدا ئەبستراکت ڕەنگە هەردەست نەکەوێت بەڵام ئەوەی کە ئەوان دەیکەن نوێنەرایەتی جیلێک دەکەن نوێنەرایەتی ڕەوتێک دەکەن بۆ تێکشکاندنی ئەم تەقلیدەی کە هەیە واتە ئەرچ ڕووناکبیری خۆیان لەوەدا دەبینەوە کە هەوڵدەن ئەم دیدە سیاسی کە ئەم ڕوئیا سیاسی کە لە کوردستاندا ئەم ڕوئیا تەقلیدێکە لە کوردستاندا کە پێویست بوو بە عقلێکی نوێ بە سیاقێکی نوێ مامەڵە لەگەڵ ئەم دۆخە سیاسی و کۆمەڵایەتیەدا بکات باشە ئەمە بگۆڕێت گۆڕان بەسەر ئەمەدا بێنێت واتە یەکێک لە ئەرکە هەرە سەرچەکانی ڕووناکبیری ناو ئۆپۆزیسیۆن و یەکێک لە وەزیفە هەرە سەرچەکانی کە من ئێستا پێم وایە ئەرچی سەرچی من ئەوەیە کار بکەین بۆ گۆڕانکاری لەم ڕوانینە لەم ڕوئیایە لەم دیدە لەم بۆچوونە کە پێی وایە کە نیشتمان وەکو مڵکی خۆی سەیر دەکات زۆر سپاس ئەگەڕێمەوەڵات بەڕێستان و ئەبزان کۆمنتەکە من ئەمەوێت لەگەڵ دکتۆرە ئەوە یەکلا بکەینەوە بە بڕوای من هەر ڕووناکبیرێک کە چۆ ناو حیزبەوە لە واقعدا محکومە ینی منەوە دووبارە دەکەمەوە جارێکی تر محکومە بەو استراتیژ و پرۆگرامی کە ئەو حیزبە دیاری دەکاتەوە من پێم وایە اینجا نه من ئێستا دێم ینی بۆ وەکو ڕوونکردنەوەی بۆ قسەکەی کاک جعفەر من پێم وایە بەشێ لەو ڕووناکبیرانی کە ئیمڕۆ لە ناو بزوتنەوەی گۆڕان ئیش دەکەن کۆمەڵە خەڵکێ بوون هەندێ لەوانە لە بواری معرفیات شوێن پەنجەیان دیار بوو ئیش و کاری معرفی باشیان دەکرد بەڵام هەوەندەی چوونەتە ناو بزوتنەوەی گۆڕانەوە ئەوەندەی بایەق بەلایەنە سیاسیەکە دەدەن ئەوەندەی بوونەتە داعیەیەکی سیاسی وەکو ڕووناکبیر پەیامی خۆیان نەپاراستەوە بەس لەبەر ئەوەی بێدەنگ نابن ئیهانەکردنی گەنج ئەزانی کاک ڕەنج ئێمە هەموو ئەرکی سەرشانمانە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە کە خۆی بە خوێندەوار نووسەر
تا ڕووناکبیریش دەزانێت پێویستە لە ئاستی بێدادیا قسە بکە پێویستە لە ئاستی نەعەدالەتیە گەندەڵیە لە ئاستی هەموو ئەمانەدا قسە بکە بەڵام تۆ وەکو پرسیارەکەی خۆت ئێنمەوە ئاراوە ئایا جیاوازی قسەکردنی سیاسیەک لەگەڵ ڕووناکبیرێکە چییە؟ ینی ئەم دوانە ئەبێ بە دوو زمانی جیاواز قسە بکەن ئەگەر بە دوو زمانی جیاواز بە دوو باگراوندی جیاواز بە دوو دیدگای جیاواز سەیری دنیانەکەن ئەو کاتە اینجاکەواتە فەرق لە بینی ڕووناکبیر و ڕووناکبیر بەواتە ڕووناکبیرانەی تەمجیدی بوونی ئۆپۆزیسیۆنەکەن لە کوردستانە ئەمانە مەسەڵەن هەمان دیدی سیاسیەکانی ناو ئۆپۆزیسیۆنیان هەیە من پێم وایە بەشێک لەو ڕووناکبیرانی کە لە دەرەوەی بزوتنەوەی گۆڕانیشن ئەوانش لە کاتی ڕووداوەکانی حەڤەی شوبات بەدواوە وەکو لە سەرەتای قسەکان ماوتم کەوتنە ناو جۆرێک لە جەوی سیاسیەوە هەندێک لە میکانیزمەکانی کارکردنی معریفی خۆیان لە دەستدا ئەوەندەی بوونە بانگەشەکارێکی سیاسی ئەوەندە وەکو ڕووناکبیرە بەردەوام نەبوون بەڵام من ئەمە لێرەدا یەک خاڵ هین بکەمەوە کە ئیشکالێتێکی گەورەیە لە کوردستان بە بڕوای من پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات لە لای ئێمە بە حکمی ئەوەی میلەتی ئێمە هەمیشە دژی دەسەڵات بووە ینی پەیوەندیکی نادروستە ڕووناکبیرانی ئێمە ئەوانەی بە تایبەتی لە دەرەوەی کاری حیزبایەتی ئیش دەکەن پێیان وایە ئەگەر بێت و سەلامێ لە دەسەڵاتێک بکەن جاو دەسەڵاتە بەڕای من دەسەڵاتی باڵادەستە یا دەسەڵاتی کەمینەیە کە ئۆپۆزیسیۆنە دەسەڵات هەر دەسەڵاتە لە بەرەوەی هەریەکی هەژمون و دەسەڵات و پێگەی خۆی لەناو کۆمەلگەیە هەیە پێیان وایە ئەمە دەبێتە جێگەی ئەوەی کە ئەمان تێڕوانینی ڕووناکبیرانی خۆیان هەڵوێست و مەکانەتی ڕووناکبیرانی خۆیان لە دەست بدەن لە ئەنجامی ئەوە لەبری ئەوەی بمێنەوەکو ڕووناکبیرێکی معرفی خواز ڕووناکبیرێکەوە دروستکەری بەها مرۆڤایەتیە دیموکراتیە گشتیەکانی ئەم کۆمەڵگەیە بێ لەسەر و ناوچەیەکی تەسکەوە بچینە ئاستێکی فراوان تەماشا دەکەی خۆی دەکەوێتە ناو بازنەی سیاستکردنەوە جا ئەمە ئاگایانەیە یا بێ ئاگایانەیە و زیاتریش ئاڕاستەی ڕەخنە و تێڕوانینەکان بەرامبەر بە دەسەڵاتە لە کاتێکە ئەمە هەری ئێستاژنی ئەم خەوشیە چونکە دەشێت لەرەیە ڕەوایەتیەک بەهانەیەک بدەیتە دەست ڕووناکبیر لە دوای حەڤەی مانگەوە کۆمەڵی پێشێلکاری ڕوویداوە کە ئەمانە ناچار دەکات بەڵام ڕەخنەکانیان ئاراستی لە کاتێکا مەسەڵەن ئۆپۆزیسیۆن بۆ نمونە لەوانەیە ئێستا کەسانێ بڵێ تازە سەرپێکەوێت لە وڵاتی ئێمەیە کەمینەیەکن چ جورئەت و چه ئازایەتیەکی ئەوەیە کە مەسەڵەن تۆ دابنیشی ڕەخنە لە کۆمەڵە کەس بگری کە ئەگەر لە وەکو سەرخانیش بێ خیتابەکان خیتابێکی ئەخلاقیە بۆ کۆمەلگا ئێمە ڕەخنەمان لەوە نییە کە ئەوان ئەو هەڵوێستە سیاسیان هەیە مەسەلە ئەوەیە ئەگەر بێت و ئەمانە لە ناو حیزبدا کە قسە دەکەن خۆیان وەکو ڕووناکبیری شمولی ینی هەمەلایەن با بڵێن سیر بکەن نەک وەکو ڕووناکبیرێکی حزبی خەلەلەکە لێرەیە دەردەکەوێت ینی ئەو ئەگەر ڕووناکبیرێکی حزبی بێ دیفاع لە پەیامی حیزبەکەشی بکە لە پێناوی بەهاکانی قسە بکە هیچ خەوشێکی تێدانی و مافی تەبیعی بەڕاستی من هەندێک قسەمەیە لەسەر مۆزوع من پێم وایە ئێمە شتێکی نەمانتوانین تەشخیصی بکەین بەلای من ئەوەی لە کوردستان هەیە من کتێبێکم نووسیوە تۆ جەناب دەزانی خێڵوەکو حیزب وەکو بەدیلی خێڵە لێرە لەبەرەوە لێرە ڕۆشنبیرانیش کە دابەشە بن بەڕاستیەکەی ئەو ڕۆشنبیری کە ڕۆشنبیری حیزبی و کادری حیزبی من هیچ مانعەیەکم لەسەرەوە کادری حیزبی و کاری حیزبی دەکات و لە پاڵەوەشا من ئەوەی کە هەردوو برادەرباسییان کرد بەڕاستیەکەی من ناتوانم جیاوازیەکەم لە نێوان ئەو کەلتورەی کە حیزبی دەسەڵات و دەسەڵاتی بەکارێنەوە ئەو کەلتورەشی کە ئۆپۆزیسیۆنی بەرهێنەوە عینن کەلتورە و هەردووچیان بە تەموحی دەسەڵات ئیشەکەن و ناتوانین هیچ جیاوازیەک بکەین لە ڕووی ڕاستیەوە لە نێوان عقلی سیاسی ئۆپۆزیسیۆن و عقلی سیاسی دەسەڵات لەبەرەوە بابی بەسمە بە بابەتەکەمەوە کەواتە بەڕێز ئاتا قەرەداغی پێی وایە ڕووناکبیرێک کە بەڕەهایی بەرگری لە ئۆپۆزیسیۆنەکە هەمان ئەو ڕووناکبیرەیە کە بەڕەهایی بەرگری لە دەسەڵات بەنمونەشی هێنمەوە کاتێک کە ڕووناکبیرێکی وەکو فەریدە سەسەر دیا ڕووناکبیرێکی وەکو فەلەدینگاکەی یەکێک دیفاع لە یەکێتیەکە یەکێک دیفاع لە پارتیەکە بەلای منەوە هیچ جیاوازێکی نامێنێت لەگەڵ ڕووناکبیرێکی وەکو وەسەعید یا ڕووناکبیرێکی وەکو ئەبوبەکر عەلی یا هەر ڕووناکبیرێکی کە دیفاع یا بەرگریەکی حیزبانەی صرف لە چێکان لە ئۆپۆزیسیۆنەکە اینجا زۆر باشە تا ئێستا قسەکانە بۆ نمونە من یەک تەحلیلی بەسیتم لە جەنابەوە بۆ نمونە ئێستا ئێمە چەند ڕووناکبیرێکی مەسەڵەن دیارمان هەیە کە نووسەرن و ئەهلی قەڵەمن و وەکو نوعی لە ئایکۆنیان لێ هاتووە لە ساحەی ڕووناکبیری کوردیدا بۆ نمونە ئەم دوانەی کەوتە خۆیان بۆ خۆیان یەکلایی کردوێتەوە ئەی هەڵوێستی بەڕێزان بەختیار عەلی مەسەلەن بەڕێز ڕێبین هەردی ئەی هەڵوێستی بەڕێز مەریوان وریان قانع ناچارە بەمنایان بهێنم لەبرەی تۆ ناتوانانی خۆت لە هەندێک ناو بتزیتەوە لە کاتێکا باسی ئەو نوخبە ڕووناکبیری ئێمە بەڵام من پێم وابوو ئەو نوخبەیە ئەوایە لە دەرەوە بۆستانە بەڕاستیەکەی ئێمە ماوەی 20 ساڵە هەمومان لەو جیلەیە ڕەخنە دەگرین لە کاریزمای بەرزانی ڕەخنە دەگرین لە کاریزمای مامجلال ڕەخنە دەگرین لە کاری حیزبیەکێتی و پارتی و دەسەڵات
بەڵام دیسانەوە کاریزمای نەوشیروان هیچی کەمتر نییە و ئایندەشی هیچ باشتر نییە لە کاریزمای بەرزانی و لە کاریزمای تاالبانی خۆی کارە سادەکەوەیە ئێمە پێشترتمان ڕووناکبیر ئەو ڕەخنەگرەیە کە ڕەخنە لە کوی دیاردەکانەگرێ لە کاتێکا کە من ڕەخنە لەمیان دەگرم و کە هەردووکی چند کوڕ یەک کەلتورن و ناشتوان تەسەوری جیاوازێکی گەورە بکەم لە نێوانیان ئەویکیان تەقدیس دەکەم معنایەوە من شوناسی ڕووناکبیری خۆمم لەدەستدا بەڵام یەک دێڕ هەیە بەختیار عەلی مەریوانی وەریاقانە بۆ نمونە وتبێتیان بەڕێز جەنابی کاک نەوشیروان مستەفا عەقڵێکی مەسەلەن ئیسای کوردە مەبەستم وەکو ناوی ناهێنم من شتێکی وهام نەبینیەوە بەڵام مەسەلەن تۆ سیریەوە بکە ئەگەر ئەو نەوە ڕووناکبیرەی ئێمە بە تایبەتی کە لە دەرەوە بۆستایە ڕەخنەگر بووینە لەسەر کۆی دیاردەکان لە دەسڵات و لە ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی حاڵەتەکە بەگشتی بەلای من حاڵەتی جیناتەبیعی هەمومان لەگەڵ دەنگەکانی جەماوەڕ و لەگەڵ ئێش و ئازارەکانی خەڵکین هەمومان لە دژی هەموو ناتەواویەکان و گەندەڵەکانی ئۆپۆزیسیۆنەکو بۆ نمونە حرەکەی و بزوتوێنێکی بێخەوش پیشانیان بەڵام دەسەڵات وەکو هەر تۆ سێریەوە ئیزدیواجەت هەیە کاک بەختیار تۆ ناوت هێنا مەسەل لە شوێنێک دەڵێ ئەوەی کە لەناو ئەم حیزبانە دەردەچێ ئەم حیزبانە هەر وێنەی خۆیان دەکەن و ئەگەر بێ بە ئۆپۆزیسیۆنیش باشە هەر من پێ گۆڕان وێنایەکی یەکێتیە وێنەیەکی یەکێتیە باشە کە من پێم وابێ ئەم یەکێتیە ناشیرین و منبوزە و گەندەڵە و چی سیفەتی باش بێتیان نییە و ئەو نەوەشی کە لەو دەرچوو هەروکو کاک بەختیار خۆی دەڵێ هەر خۆی وێنا دەکاتەوە باشە چۆن دەبێتکەواتە من وەکو ڕووناکبیرێک کە عقلی ڕخنەیم هەیە کە پاشی پێش 20 ڕۆژتومە ئەم وێنەیە هەر وێنە کۆنەکەیە بەدەموچاوێکیکەوە بۆچی ئەویانم پێ شەیتانە چۆن ئەمیانم پێ بێ بە فریشتا لەلای منەوە بەڵام ئیدعای فریشتەبوونی ئۆپۆزیسیۆنی کردووە نەنە مەبەستم ئەوە نییە کە ئەو کردوێتی یان نەیکرد بێ ئێستا تۆ جەنابەت باسیەوەت کرد مەسەلەن من یەکێک لەو حاڵەتانەوە ئەوەی کە لەبەر دەرچی سەرابینیمان بۆ نمونە هەندێک لە ڕووناکبیرەکان بەڕاستەکەی من ئەو هەڵوێستەی کاک بەختیار و کاک مەریوان و لەگەڵ کاک ئاراس کاک فاروق ناتوانانی وەکو ڕووناکبیرێکی ئەو من گوێم لە قسەیەکی کاک بەختیار بوو لە ڕادوێنەوە ئەڵێ ئەوەی کە کاک فاروق خوتبە دەدات و ئەوش جارێکی کە دەیەوێت مێگەل دروست کاتەوە تۆ سێریم حاڵتە بەڵام ئەم بەخشی لەبەرەوەی یەک دەرفەتی کەم ماوە یەک قسەی کە بکەم بەڕاستێکی کاکە ڕەنج ئێمە کۆی ڕەخمە لە هەمومانە مەسەلەکە کاک بەختیار یا کاک فاروق ئەوە نیە ئێمە کێشەکەمان لەسەر ئەوەیە بەڕاستیەکەی ئێمە ئەگەر خۆمان بە ڕووناکبیر دەزانین لەم کۆمەلگایەوە و هەمومان لەسەرەوە کۆک بووین کە هەڵوێستی یەکەمی ڕووناکبیر ئەوەیە کە ڕەخنەگر دەبێت لەسەر کۆی دیاردەکان کەواتە زۆر زەحمەتە بەڕاستیەکەی بەلایانی کەمەوە مەسەلە من کە کاتێک من وەکو ئاتا کە ڕقنەیەکم لە پارتی و لە یەکێتی گرت دەبێ بە ڕاستیەکەی بڵێم ئەم کارەی ئۆپۆزیسیۆنیش لە جێگەی خۆی نییە بەڵام ئەم کاری دەست ڕووناکبیریش پێ دوانیە ئەم عقڵێتی کە لە ناو کۆمنتەکە تا هەیە کەواتە پێ دوای ڕووناکبیریشی تر خەریکی 50 بە 50 بەس لە پێناوی باڵانس ڕاگرتنە لەبەرەوەی ئەمە باڵانس نییە ڕووناکبیر ئەگەر مەوزوعی بێ ئەگەر ئێمە بە بابەتی سێری بکەین ئەبێ من چاوێکی کراوە بم ئەبێ دادوەر بم ڕەنجە ئەم بەرنامەی تەقدیمەکە ئەم لایەنانەی پۆزیتیڤ ئەم لایەنانەی نێگەتیڤە ئەبێ ڕووناکبیر بەم چاوە سێرکە بەڵام ئەگەر من لەبەرەوەی ڕەنجە هاوڕێمە باش کات و خراپ کە هەر پێی بڵێن باشە معنایەوە پێچەوانەوە ئەمیان بەلای منەوە ڕاستیەکەی کوێربینی و کورتبینیە زۆر سپاس دەکەم هەرچەندە بەڕاستی گفتوگۆکەی من بریتی نییە لە قسەکردنێکی ئایدۆلۆژیانە لەسەر مەسەلەکان بەڵام ئێوە ناچار جەناب بە تایبەتی ناچارە کردمە چەندە تۆ کوپیایکی ئایدۆلۆژی قسە ناکەیت بەڵام بۆ چوونەکانە لەوانەیە ئەو تەحلیلە هەڵبگرێ ناچارە کردم کە دوای دەرفەتێکی باش بم بە دکتۆر جعفەر بەڵام پاش ئەم ناوبڕا کاک جعفەر چەند کۆمنتێکی هەیە و میوانە بەشداربووەکان قسەی خۆیانەکەن چاوەڕوانمان بن.